بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. سەرڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و زیادبوونی داهات تاکو ئێستا حکوومەت دەستکاری سیستەمی پاشەکەوتی نەکردووە. پێشتر بەرپرسانی حکوومەت بەڵێنیاندا بوو لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت و زیادبوونی داهات پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوت بکەن. بە میوانداری بەڕێز دکتۆر عەزەت سابیر سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. سەرەڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و زیادبوونی داهات حکوومەتی هەرێم ئامادەنیە دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکات. بەرپرسانی حکوومەتی هەرێم لە سەرەتای سەپاندنی بڕیاری پاشەکەوتنی موچە بەڵێنیاندا لەگەڵ زیادبوونی داهات و بەرزبوونەوەی نرخی نەوت پێداچوونەوە بە سیستەمەکەدا بکەن، بەڵام بەڵێنەکانی خۆیان نەبردە سەر. بەپێی بڕیاری ژمارە 64 ئەنجومەنی وەزیرانی هەرێم کە لە 3/2/2016 دەرکراوە، سیستەمی پاشەکەوت بەسەر فەرمانبەران و موچەخۆراندا سەپێنراوە. لە خاڵی پێنجەمی بڕیارەکەدا هاتووە مانگانە و لەگەڵ زیادبوونی داهات پێداچوونەوە بە سیستەمەکە دەکرێت، بەڵام لە ئێستادا داهاتی هەرێمی کوردستان زۆر زیاترە لە موچەی فەرمانبەران. بە وتەی عەزەت سابیر سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان، داهاتی ئێستای هەرێم 800 ملیۆن دۆلارە و 350 ملیۆن دیناری زیاترە لە سیستەمی موچەی ئێستا. حکوومەتی هەرێم لە ئێستادا مانگانە نزیکەی 450 ملیۆن دۆلار دەدات بە موچە و دوای سەپاندنی سیستەمی پاشەکەوتیش 7 ملیار دۆلار قەرزی فەرمانبەرانی کەوتۆتە سەر. سەپاندنی سیستەمی پاشەکەوت کاریگەری زۆر خراپی لەسەر دۆخی فەرمانبەران دروست کردووە و ناتوان پێداویستیەکانی ژیانیان دابین بکەن. بەرپرسانی حکوومەتی هەرێم لە سەرەتای سەپاندنی سیستەمی پاشەکەوتی موچە چەندین جار باسییان لەوە کردووە پێداچوونەوە بە سیستەمەکەدا دەکەن، بەڵام تاوەکو ئێستا هیچ وعدەیەکی فەرمیان بۆ کاتی دەستکاریکردنەکە دیاری نەکردووە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاکتۆر بەخێر بێن. سوپاس بۆ وامەدەبوونتان. ئەگەر سەرەتا بەڕێزت بۆ بینەرانی کەناڵی پێ سوپاس دەکەم. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دوای 2 ساڵ لە قەیرانی دارایی ئێستا دۆخی ئابووری و دارایی هەرێم چۆن دەبینن؟ دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئێستا لە دۆخێکی خراپە. بۆ نمونە بەراوردێکی بە ساڵی پێش ئێستا لە پار خراپترە. بە حکمی ئەوەی خۆتان نەزانن ئەم قەیرانە لە سەرەتای ساڵی 2014 دەستی پێکردووە. ئەگەر خێزانەکان و کۆمەلگا بڕێک پاشەکەوتیشی هەبوو بێ، ئەو پاشەکەوتشی تەواو بوو. و تەبیعەتێکی تری ئابووریش ئەمەیە کاگەیتە قۆناغی با بڵێن بە عەرەبی پێوتەیە کەسادی اقتصادی، قەیرانی ئابووری، قەیرانە خۆی لە ناو خۆیان قەیرانی تر دروستەکە. خۆی لە خۆیان دۆخی ئابووریەکەت لە گەشەکردنەوە بات بۆ قۆناغێکی ناگەشەکردن. ئەگەر حکوومەت لە پاڵ ئەو قەیرانەیە پلان و بەرنامەی تۆکمە و باش پیادە نەکات، ئەو قەیرانە قوڵترێ بێتەوە قوڵترێ بێتەوە قوڵترێ بێتەوە. وای لێ هاتووە قەیرانەکە گەشتۆتە ئەوەی کە هەموو پێوەرە ئابووریەکان بە سالبە. بۆ نمونە بێکاری زیادی کردووە، فەقیری هەژاری زیادی کردووە، کێشەی کۆمەڵایەتی بە دوای خۆیانەوە، جیابوونەوە زیادی کردووە، ژنهێنان کەمی کردووە، دزیکردن زۆر بووە. یعنی بۆ ئەڵەم قوڵترە بێتەوە. هەندێک جار ئەگەر تو چارەسەرە بۆ نەدۆسیەوە قەیرانەکە لە قەیرانی ئابووریەوە قەیرانی تر بە دوای خۆیانە، قەیرانی کۆمەڵایەتی بە دوای خۆیانە، قەیرانی مرۆڤایەتی بە دوای خۆیانە. سەرەکەی کەسێک بۆ ئەوەی مناڵەکەی شیری بداتێ ئامادەیە دزی بکە. لەبەر ئەوە دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لێستادا خراپە. پلان و بەرنامەی حکوومەتی هەرێم بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە وەکو پێویست نەبووە، ڕاستەقینە نەبووە، دروست نەبووە. چونکە لە هەموو دنیادا کە قەیران دروستە بێ حکوومەت پلانی خێرا، پلانی تۆکما جێبەجێ دەکات بۆی زۆر بە زوویی ئەو قەیرانە تێپەڕێنێ. بەڵام بەداخەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە پیادە کراوە
هیچ لە ئەرزی واقعان نایبینین لەوەش گەورەترەوەی کەس نازانێت کەیم قەیرانە تەواو بێ یعنی ئەم جارش تاکی دەکەمەوە زۆربەی وڵاتان لە دنیا دەکە تووشی قەیران دەبن ئەڵێن ئەم ڕێگە چارانە بەکاردێنین ماوەی قەیرانەکە ئەوەندە دەخایەنێ لە بەروارێک لە بەروانەکارەوە کە دیاریەکەن لەو بەروارەوە قەیران نامێن بەڵام ئێستا نە پەرلەمانتاران نە خەڵکی کوردستان نە خێزانەکان نازانن کەی ئەم قەیرانە کۆتایی دێ بۆ نازانن لە برەوەی حکوومەت هێرەم نەیتوانیەوە بەرچاویان ڕوون بکات بەرچاوی خەڵکەکەی خۆی ڕوون بکات کە ئەم قەیرانە چاکە سەبارەت بە حکوومەت کە حکوومەت بەرەزوتت هەنگاوی جددینە ناو ئایا خۆی نەویست یاخود نەیتوانیوە ئەمە بک بۆ نمونە دۆخەدارەیەکە باش بکات ینی چارەسەرێک بۆ قەیرانی دارایی بدۆزێتەوە تۆ پرسیارێکی زۆر بەجێە حکوومەت چۆچی کردووە لە سەرەتای ئەوەی کە قەیران دروست بۆ یەکسەر پەنای بردووە بۆ ئەوەی موچەی فەرمانبەری کەم کردوێتەوە بە فەرمانبەری خۆی ئەوێرێ حکوومەت بەڵام بە کۆمپانیا نەوتیەکان ناوێرێ چکە گرێبەستەکان لەسەر ئاستی گرێبەستی نێودەوڵەتین یاخود بە شێوەیەکی تر بۆت باسکەم یاسای نەوتوغاز دەڵێ بە یاسا کۆمپانیا نەوتیەکان ئەو کۆمپانیانی نەوت بەرهەم دەهێنن لە کوردستان لە باج بەخشراون حکوومەتی ئیرادەی ئەوەی نەبووە بڵێت ئێمە ئەم حکوومەتە حکوومەتی قەیرانە ئەم حکوومەتە حکوومەتی دروستکردنی قەیران ئەم حکوومەتە قەیرانی توش بووە بۆیە قەیرانی توش بووە ماوەیەکی دیاریکراوە هەموو ئەو یاسایانە هەڵە پەسێرم کە ڕێگرە لە بەردەم چاکردنی قەیرانەکە ئەو گرێبەستانی لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان کردووە بۆ ماوەیەک هەڵی پەسێرە باجیان لێوەرگرە دەتوانێت ئەمە بکە دەتوانێت گرێبەستەکان هەڵپەسێرە من بۆچی ئەتوانێت 50% موچەی فەرمانبەرێکم کاتەوە کە هیچ یاسایەکی لە پشتەوە نییە بۆ ناتوانێت باج لەوانە بسەنێ خۆ دوو ساڵە بە نزیکەی 2 بۆ 3 میلیارد دلار قەرزی داوەتەوە بەشی هەرە زۆری ئەو قەرزش داوێتەوە بۆ کۆمپانیا نەوتیانەی کە نۆت بەرهەمەیەنن چکە بە پێی گرێبەست لەگەڵیان ناکردوێتی هێمادەم پارەیان ناتێ دەتوانێت باجیشیان لێ وەرگرێ یاسایەوە بەرهێنان ئەڵێ تا 10 ساڵ لە باجە بەخشم ئەڵێ حکوومەتی هێرەم بەلاغێک دەرەکە حاڵی تارێ ئەم یاسایە هەڵە پەسێرم تا ئەو کاتێک قەیرانەکەم چاکە بێ باجە سەنم لە هەموو هاوردەیەک تۆ ئێستا لە دەروازە سنووریەکان تەسەور کە 20 لە سەتی باجە ڕاستەقینەکە وەرەگیری 80 لە سەتی وەرناگیری کۆمپانیای نەوتی هەچیێنێ باجی لێ ناسەنن ئەو شەریکات و کۆمپانیانەی کەەوە بەرهێنانیان کردو بە پێی یاسایەوە بەرهێنان هەرچی ئێنن باجیان لێوە ناگرن ئەوەشی ئەمێنێتەوە بە ئیمزای سەرۆکی حکوومەتەکان فلانە کۆمپانیا لە باجە بەخرێ هەتا ماوە فلانە کۆمپانیا تۆ گەرە و سەرچاوانە زیاد بکەی ئەگەر پارە و داهاتە زۆر بکەی دەتوانێت قەیرانەکە تێپەڕێن نیکاکتور حکومەت دەیتوانی کە نەیکردووە ینی بەڵێ دەیتوانی و نیکرد باش هۆکاری چییە؟ بۆت باسەکەم هۆکارەکەی چییە؟ بەوەی کە ئەوێرێ دەستی بەسەری ئەڕوا چێ بەرامبەری ئیجرعاتەکەکە کە فەرمانبەرە لا حەول ولا قوة له ئەوەی کە شەریکاتەوە ئەوەی کە دەوڵەمەندەکانە ئەوەی کە کۆمپانیاکانە ئیجرعاتیان بەرامبەر ناکە ئەوەی پێویستە بیکە بۆ زیادکردنی داهاتەکەی نایکە ئەمە هۆکارەکەیەتی وەکو تریش ئەڵێ ئەمە ئاسانە کێشەم زۆر بۆ دروست نابێ ئەڵەم قەیرانمێ موچەکەیان پاشەکەوتەکەم بە هەرچۆنە بێ ڕازیان دەکەم دەنگیان لێ بەرز بۆ بێ دەنگیان دەکەم ئەوانە تریش شەریکاتی گەورەی تورکی و بەریتانی و ئەمریکی و ڕووسی و ئیلا ئاخرهی بۆ دەوڵەتانە ناوێرێ بۆ شەریکاتانە ناوێرێ بێ دەنگیە لەو ژێرە بەرامبرە ئەگەر نا من دەستخۆشی لە هەموو چاکسازیەکەکەم بکرێ بەڵام تۆ ناکرێت لەسەر فەقیرەکە فەقیرترکەی لە کوردستان چاکسازی لەسەر فەقیرەکە کراوە لە کوردستان بە نەعەدالەتی کراوە بەڵێ نمونەیەکت بۆ بێنمەوە دوو خوێنکار لە زانکۆ خوێنن خوێنکارێکیان ماڵی لە سلێمانیە خوێنکارێکیان ماڵی لە دەروە سلێمانی پێشترم خوێنکاری دەروە سلێمانی کە هات بەشی ناوخۆیی ئەدایە بە خۆڕایی شتێ پارەشێدایە بۆ هاتوچێ ڕێگەکەی ئێستا بە پێی سیستەمی تازە بۆ ئەوەی وەزارەتی خوێنی باڵا داهات کۆکاتەوە ئەو خوێنکارەی دەرەوەی شار داخلی ناداتێ ئەگەر بیداتێ 100,000 لێسەنێ
بەڵام خوێندکارەکەی ناوشار کەواتە باژی سەرچانی وەک جارانە چکە لە ناوشار هەبوو لە کاتێک ئەمەی دەرەوەی شار بە پێی هەموو پێوەرە خەڵکانی لادێنشین و دەرەوەی شار ئاستی داهات و بژێوی ژیانیان نزمترە لە خوێندکارێکی ناوشار خوێندکاری ناوشارەکەەوە خۆیەتی خوێندکاری دەرەوەی شارەکە دوو جار باری سەرشانی قورس کردووە جارێک خۆی داهات و بژێوی ژیانی خراپە جارێکیش تۆ 100,000 دایە ئێستا هیچی نادیتە 100ی لێستانی ئێمە ئەگەر من دراسی بکەم مەڵەمە نەعەدالەتیە کردوت تەواو تۆ بڕیارە داواڵەی وەزارەتی خوێندنی باڵا بێ پارە و داهات بە خۆی پەیداکە بەڵام ناکرێت تۆ دوو خوێندکارە هەبێ لێکێکیان پارە و داهات زیاتر بسێنی لەوتریان هیچ نەسێنی ئەمە نەعەدالەتیە نمونەیەکی تر بە پێی یاسابەرکارەکانی پێشوو ئەگەر خێزانێک کەسێک یەک خانووی هەبووە ئەو خانووە بیفرۆشتای هەرچی لێ بکردای ئەو لە یەک جار و لە یەک خانوو لە باجە بەخشرا لەبەرەوەی بۆ خۆی دروست کردووە بۆ کڕین و فرۆشتنی نییە ئیستا نەخێر ئەوەشی کە ئەفرۆشێ هەر باجی لێسەنن ئەوەشی کە ئیکڕێ هەر باجی لێسەن ئۆتۆمبیلێکە گەر لە تابلۆی ژمارە بنێ 2 ملیۆن 3 ملیۆن دینارە لێسەنێ من چەند جار پێشنیارماندا بە حکوومەت وتم لەوە مەسەنەکە ئۆتۆمبیلەکە ئاکڕێ ئەوە هاوڵاتیە ئەو پارەی لەو کۆمپانیایە بسەنەکە ئۆتۆمبیلەکە هاورداکە تۆ لەسەر سنوورەکان باجی لەسەر زیاکە لەمە فەلسەفەیەکی ئابوووریە کۆمپانیایەک ئۆتۆمبیل هاورداکە باجی لەسەرەوە کۆمپانیای زۆر کرد ئۆتۆمبیلەکەی گرانە بێ کە ئۆتۆمبیلەکەی گران بوو ئەویش بە دوای قازانجا زۆرە بێت لە بازاڕە بۆی نافرۆشری کە بۆی نەفرۆشرا ئامادەی بڕێک نرخەکەی هەرزان بکە کە نرخەکەی هەرزان کرد ئەو کاتە بەشێکی گەورەی ئەو باجەی کە دەوڵەت دایناوە فرۆشیارەکە لە ئەستۆیەگرێ کۆمپانیاکە و دەوڵەمەندەکە لە ئەستۆیەگرێ فەقیرەکە بەشێکی بچووکی یاخود کڕیارەکە بەشێکی بچووکی ئەو باجە لە ئەستۆەگرێ نەخێر حکوومەت ڕێک بە عەکسیەوەی ئێمە پێشنیارمان کرد نرخی ڕقەمی سیارەکە هاوڵاتێک ئۆتۆمبیلێکە کرێ لەسەر ئەو زیادی کرد ئەمەش نەعەدالەتیە دەیان نەعەدالەتی تری ئاوە ئەگەر نا هەموو یەکێکمان لەگەڵ بقەنەعەتی کولیم هەیە زۆر ڕاشکاوانە قسەت بۆ بکەم هەر شتێ لە دنیادا بوو بە خۆڕایی بوو قیمەتی نامێنێ هەر شتێ لە دنیادا بە خۆڕایی بوو بە باشی بەکار ناهێنرێ وام سەرۆت و سامانەی هەیە لە تەبیعەتە قەت بۆ ئەوە دروست نەکراوە بە خۆڕایی بیدەی بە هاوڵاتی خۆت من لەگەڵ ئەوە نیم چونکە خراپ بەکاردی چونکە یەکێک لە هۆکارەکانی کە کارەبای کوردستان خراپە ئالیەتی دابەشکردنەکەی و کۆکردنەوەی پارەکەی خراپە بە نەعەدالەتی کارەبا دابەشە بێ بۆیە بەش ناکە ئاوی خواردنەوە بە نەعەدالەتی دابەشە بێ بۆیە بەش ناکە لەبەرەوە هەر شتێ بە خۆڕایی بێ لە دنیادا ئەمە فەلسەفەی ئابووریە ئەڵێ تەنها سێشت لە دنیادا بە خۆڕایی ئەویش لە پێویستی مرۆڤ زۆرترە هەوا ئەم هەوای کە هەڵێمژین تیشکی خۆر کە ڕۆژانە بەڕاستە خۆ ئێمە سوودی لێبێنین و بەدەست کەس نییە ئاویش ئەو ئاوەی ناکە لە دەبایە ئەو ئاوەی کە لە سێ لە سەر چواری گۆی زەوی ئاوە ئەمانە ئەم سێشمەکە پێیانەوە تێ شمەکی نەئابووری شمەکی ئاسایی زۆر باش بەسکاوی تۆر لە سەرەتاوە هەندێک لە خەڵکانی پەرلەمانتار و ئابووری ناس یانی باسییان لەو کەم قەیرانێکی دروستکراوە قەیرانی دارایی ینی خۆت بۆ چونت لەسەرەوە چی بوو ینی بە لێکۆڵنەوە لەو داهاتانەی ئێستا بەم بارودۆخی خەڵک ینی قەیرانێکی دروستکراوە خەڵکەواڵێ بەندەش لە دوو مناسبە تاوامەوە بەڵام حەقەتەکە ئەمەیە منێک کە دڵنیابم لەوەی کە حکوومەت لەم دۆخەی سەیە پێی ئەکرێت چاکی کاو چاکی نەکرد تەفسیری تری بۆکەم ڕێک تەفسیری تری ئێستا چۆنە ئێستا تێگەی لێ من دڵنیام لەوەی کە حکوومەت بۆی چاکەکرێ و چاکی نەکە قسەیەکی تری پێڵە تەفسیرێکی تری بۆ ئەەکەم هۆکارێکی تری بۆ ئەڵێ ئەڵم بۆ چاکەکرێ بۆ نایکی وا دیارە پەیوەستە کردووە بە ڕێفراندۆم وا دیارە پەیوەستە کردووە بە دۆخی سیاسیەوە وا دیارە ئەتەوێ پێخێتە ئەستۆی حیزبێک ئەنواع تەفسیری تری بۆکە ئەگەر نا هەر لەو ڕۆژانەیە حکوومەت تێرەم بڵاوی کردەوە کە 540,000 بەرمیل نەوتی لە مانگی حوتە هەموو ڕۆژێ ناردوو زەربێکی بە حاسیبە ئەکاتە 650 ملیۆن دۆلار 150 ملیۆن دۆلاریش
مانگی حەوت داهاتی گومرگەکان و وەزارەتەکان و دایرەکان بوو ئەمە 800 ئی بە هەموو بەحس من وەرەقەی حکوومەتی هەرێمم لایە ئەڵێ خەرجیمان مانگانە بۆ موچە 450 میلیۆنە دۆلار ئێستا چنی زیاترە لە موچە 800 میلیۆن دلار 450 بدە بە موچە 350 ئەمێنێت ئێگە 350 ئەمێنێتەوە خۆ 350 تەنها 100 میلیۆنی بخەرە سەر موچەکە توانی 20 لە سەتی پاشەکەوتی هەموو فەرمانبەران چاکی بۆ نایکە ئەمە پرسیاری هەموو خۆ ینی وەڵامم لایە وەڵامەکە چییە؟ وەڵامەکەی با زۆر بە سەرێحی بۆ توی باسکە 2 ساڵە حکوومەتی هەرێم سیستەمی پاشەکەوتی موچە پیاداکە بە تێکڕا نیوەی موچەی فەرمانبەرانی کوردستان پاشەکەوتەکری دامە دوایی کاتم بەرێ بۆی ئەوەشە بۆ ورترکەمەوە کە چۆنچۆنیە لەکەی پاشەکەوت ناکە و لەکەی پاشەکەوتەکە ئەنی پاشەکردنەوە کراوی شەیە بەڵێ هەیە چۆن باشە حکوومەتی هەرێم بۆی دەرکەوتووە لەم 2 ساڵەیە ئەمەی کە کردوێتی پلانێکە هەرگیز تەوەقوعی ناکرد سەر بگرێ تۆ مامۆسایەکی زانکۆ 75 لە سەتی موچەکەی ببڕی و هەر ڕازی بێ بۆ حاڵە ئەڵێ ئەمەی کە کردومانە خۆشمان باوەڕمان نەدەکرد سەر بگرێ مادەم سەری گرتووە با بەدەستی خۆمان تێشینی ئێستا بڕایە تۆ بابەت باسکە ئەڵێ لە 2023 تا 2013 ئەو 10 ساڵە بەو هەموو ملیار دۆلارە ئێمە لە بەغا وەرمانگرد و دابەشمان کرد بە سەر خەڵکە و بەرهەمەکەی حەڤەی شوبات بوو بەرەمەکەی ناڕازی بوونی خەڵک بوو لێمان ئێستا 2 ساڵە ئێمە نیوەی موچە ئەدەین بە خەڵک و خەڵک ڕازیەت خوا باتێکی نین باتێکی نین ئەوەی کە خەڵک خۆی پێینە دەکرا با ئێمە بۆیان بکەین ئەوەی کە خەڵک لەو 10 ساڵەیە ئەو پارەی وەرەگرت و نەیتوانی پاشەکەوتی لێ بکە با ئێمە بۆیان بکەین بۆیە با بەشێک لە پارەکە ئەو پرد و جسر و سەد و ڕێگا و بانەی کە چاک نەکراوە باخێرا ئەوانەی پێچاکەینەوە چونکە هەیە بۆ نمونە جسرێکەیە ئەم جسرە 90 لە سەتی تەواو بوو 10 لە سەتی تەواو نەبوو ئەو 10 لە سەتی تەواو نەکەی ئاوەی بە 90 لە سەتەکەشی ئەڕوە باشە بۆ ئەڵە قۆناغی یەکەم جارێ با ئەوانە چاکەین قۆناغی دووەم قەرزێکی زۆرمان لەسەرە با و قەرزانە بینەوە قۆناغی سێیام تا ئەو کاتەش کۆمەلگا تۆزێ بۆ خۆی هێتەوە سەر ئەو دۆخەی پێش 2003 کە هەی بوو تۆزێ یاخۆت پێش 2023 ناگەڕێنەوە بۆ دۆخی 2023 دەتو بابەت باسکەم کاڵم 2023 خۆی گۆڕانکاری لە ئابووری کوردستان لە دوای 2023 ڕوویداوە ئیت لەو کاتۆی کە بودجە لە بەغاوات وا بڵین تا ئەو کاتی دیناری سویسری بوو بە دیناری ئەم هینە تاسەیە گەرنا تا ئەو کاتە ئابوورێکی ئەوەندە گەشە کردومان نەبوو پارەمان لە بەغاوە بۆ نەدەهات نەوتمان هەناردە نەکردە بوو موچەی مامۆستایەک 200 دینار بوو تەنها وێ لا حەسلی حکومەتە لە با ئەمە تێک نین جارێ با تێکی نین باوەی خەڵکەکەت جوان جوان ڕابێ لەسەر مۆڤەکە کە ڕاهات ئەو کاتە ئێمەش پارەمان لە بەردەسە وردە دەست پێەکەین بۆ ئەوەی ئەوە چاکەین کەواتە ئەڵێ ئەوەی 10 ساڵە خەڵک خۆی پێی نەکراوە با ئێمە بۆیان بکەین بەڵام بە شێوەیەکی ئیجباری و زۆرە ملێ ئەمە یەکێکە لە سەبەبەکان بێدەنگی خەڵک ناڵم بێدەنگی ڕازی بوونیان بەم دۆخ ئەگەر ناخۆ خەڵک بێدەنگ نەبووە مامۆسانی بەڕێ 65 ڕۆژ لە سلێمانی لەسەر ئەو جادانە بوون و حکوومەت چیشی بۆ نەکردن ڕێگەم تۆ یاخود هەموو بینەرێک بە دوای ئەوەیە ئەگەڕێ وەڵامەکەی دەستکەوە بۆ ئەم حکوومەتە نایکاویش من بۆ ڕوونەکەم بۆ نایکە یەکێک لە سەبەکانەوەی ئەڵێ مادەم خەڵکەکە بێدەنگە بە ئەم پاشەکەوتە بەردەوام پێ خاڵی دوام هەندێک قەرزی هەیە قازان جێشێتە سەر ئێستا بیداتەوە زۆر باشترە وەک لەوەی ساڵێکی تر بیداتەوە بەڵام لە ناو کەوانەیەکە ئەمە پەیامێکمە بۆ پەیامێکی منە لە تەلەڤیزیۆنی پەیامەوە بۆ هەواڵانی پەرلەمانتارم تکایە با جەخت لەوە نەکەینەوە ڕۆژە تارە بڵێن حکوومەت 27 ملیار دلار قەرزارە ڕاست نییە ڕاست نییە بابوت باسکە نەک ڕاست نییە خراپم قسێ بکەین بۆ ئەگەر هەمومان وامانوت هەر یەکە وەکو تووتی لە دوای ئەوی ترەوەتمان حکوومەتەوە قەرزارە ئەم پاشەکەوتە هەر چاک نابێت چکە حکوومەت هەڵێ پەرلەمانتار نوێنەری هەموو گەلە کە هەموو پەرلەمانتارەکان بڵێن حکوومەت 27 ملیار قەرزارەت خوا ئێمە بۆ حاشای لێ بکەین کەواتەڵین مادەم قەرزارین ئێمە هەر قەرز دەینەوە پاشەکەوتمان پێ چاک ناکرێت ئەگەر نا
لەو دوو ساڵەیە 2007 و 2016 2 بۆ 3 ملیار دلار قرزیاوەتەوە کەواتە هەمان ئەو ڕقمە نامێنێ ئەسڵەن سەعات بە سەعات ئەو ڕقمە گۆڕانی ئەی پێت وایە چەند حکوومەت قەرزدارەوەندەی بڵێم ژمارەیەکی ڕاستەقینە بەڵام لایەکی تری ئەم ئیشەت بۆ باس بکەم حکوومەتی هەرێم بۆی دەرکەوتووە ئەم بڕیارەی کە دایەتی بڕیارێکی هەڵە بووە پاشەکەوتی لە موچەی فەرمانبەران ناکردووە حل لە بیدایەتەوەڵە بریا ئەوم نەکردایە ئەم بڕینەی کە کردم ناوی پاشەکەوتم لێ نەنایە هەر بموتایە هەرەو نەم هەیە و ئەدەمێ و هیچی تر نییە و نادەمەوە بۆ کۆی ئەو پاشەکەوتەی کە ئێستا هی فەرمانبەرە و قەرزە لەسەر حکوومەتی هەرێم نزیک بۆتەوە لە 7 ملیار دلار 7 ملیار دلار تەنها 2015 کە 4 موچەی نەداوە هەر مانگێک 700 ملیۆن دلار دەبوو موچەی بدایە و نەیداوە 4 کەڕە 700 ملیۆن ئەکاتە 2 ملیار و 700 ملیۆن ئەنجاشەم 2 ساڵی کە نیوە موچە و ڕوبع موچەی داوە ئیسا حکوومەتەڵێ باشە من ئەگەر ئەم سیستەمە هەر بەردەوام بێ ڕۆژێک دێ پێم نادرێتەوە ئەم پارەیە ماڵیشە لەسەرم خۆشم بڕیارم لێ داوە ئەبێ حەلی بەبدۆزمەوە حەلەکە ئەوەیە بە پێشبینی بەندە لە 1 2008ەوە شتێک نامێنێ بە ناوی سیستمی پاشەکەوت ئەی چی لێکرێ موچەکە لیژنەیەکیان داناوە نەک لیژنە دوو گروپەن لە ئەنجومەنی وەزیران یەکیان پێوتری ئەنجومەنی باڵای ئابووری یەکێکشتیان پێوترێ لیژنەی بەڕێوەبردنی قەیرانەکان شتێکی لەوە ئەمە 2 ساڵام لیژنەی ئیشەکەن پێم وایە ئێستا گەشتونەتە نەتیجەی ئەوەی کە سێغەیەک بدۆزنەوە بەم شێوەیە هەموو فەرمانبەرێکی حکوومەتی هەرێم موچەی ئیسمەکەی چەند ئایدەنێ دەرماڵەی خێزان و منداڵی ئەدەنێ ئەگەر شەهادەی هەبێ دەرماڵەی بڕوانامەشی ئەدەنێ تا ئەگەر لە هێزەکانی ئاسایش و ناوخۆیە موچەی ئیسمی ئەدەنێ دەرماڵەی مەترسی ئەدەنێ دەرماڵەی خێزان و منداڵی ئەدەنێ و تاو کەواتەوە خۆی لێ نایە تۆ موچەکەوتوەکو 2013 هەرگیز جارێکی تر نابینیت وەکو 2013 موچە دابشکرێ بەسەر فەرمانبەرانە یەک دینار نایبینین بە هیچ شێوەیەک لەبەر یەک سەبەب نایبینین لەبەر یەک سەبەب ئەگەر بەیانی یا 1 2010 حکوومەتی ئەعلانی کرد لەم مانگەوە وەکو 2013 موچەتانە دەینێ بەڵام ئەو ژیان و خۆشگوزرانی ئەو سامان دەست ناکەوێتەوە بۆ منەوسا کوڕەکەم یا کچەکەم بە خۆڕایی جامعەیە خوێنی قسە بە پارای خوێن پارەی کارەبا بۆ بە چەند ئەوەندەیەک بچوو داوای شەهادەکەی بکە بێ پارە بە چی بۆ عیادەیەکی استیشارێ بێ پارە بە هەموو شتێک بۆ بە پارە لەبەر ئەوە هەمان پارەی جارانیشت بنێ هەمان خۆشگوزەرانی جارانێ دەست ناکەێت وازە ئێستا پلانەکە ئەوەیە بۆ ئەوەی چونکە هەموو مانگێک ڕوبع ملیارێ دۆلار هەموو مانگێک 250 ملیۆن دۆلار قەرزە چێتە سەر شانی حکوومەتی هەرێم 250 ملیۆن دۆلار ئەمە هیچیە فەرقی ئەوەی کە ئەوسا 700 ملیۆنیەدا بە موچە ئێستا 450دا حکوومەتە لێ پێویست ناکەم من تەحملی ئەوە بکەم سیستەمێکی تازەی موچە داهانێم لە ساڵی داهاتووە دەست پێ یەکەم ئەڵەم شتێک نەما بەناوی پاشەکەوتەوە ئێمە ئەتوانین ئەمەتان بینێ بۆیە ئەگەر لەبەر خاتری چاوی فەرمانبەریش نەبێ لەبەر خاتریەوەی ئەو قەرزە نێتە سەر حکوومەتی هەرێم پێشبینی یەکەم لە 2010 ئەم سیستەمە چاس دەکەم قسەی لەسەر دەکەین زیاتر بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەگەڕێنەوە وڵاتە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە
نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە. ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی ناوماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح، فرن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم، ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. ئێستا بۆ یەکەمین جار لە کوردستان و عێراق ئامێری سپرای فۆم چەندەها ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەستەبەر دەکات. ئەگەر بێزار بوویت لە گەرمای هاوین و سەرمای زستان یا لە دڵۆپە و شێی بیناکەت، ئەوە ئامێری سپرای فۆم هەموو ئەمانەت بۆ چارەسەرەکات بەبێ دوودڵی. بە مادەی پۆلیۆریا و سپرای فۆم ڕووپۆشی ماڵ و شوێنە گشتی و مەلەوانگە و بانزیخانەکانتان بکەن. ئامێری سپرای فۆم ئەتوانێت لە تەواوی کوردستان کارەکانتان جێبەجێ بکات. ناونیشان سلێمانی پێشانگای IGT، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. ئامێری سپرای فۆم. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا بە بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز، ئەستوورەکەی 8 ملم و 10 ملم، حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0770 955 7650 0770 955 7660. پاکەرەوەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ، کەفێکی زۆر و بۆنێکی خۆش، خاوێنکردنەوەیکی تەندروست. تایبەتمەدی پاکەرەوەی ڤەتەن یەک دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبایی. ڤەتەن گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە. بۆ ئەم بەهارە با جلوبەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتەن نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت. خانمی بەڕێز، بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران، پاکەرەوەی ڤەتەن بە دڵنیایی بەکاربێنە. قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتەن پاچیان بکەرەوە. بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتەن بە بۆنی خۆش گەیشت. بۆ ئەوەی جلوبەرگەکانت بێلەکە و هەمیشە پاک بێت، فاسی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو. ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە. ئەوانەی ڤەتەن بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن، دووبارە دەیکردنەوە. نرخی گونجاو باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتەنە. خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان. بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتەن. گەر بە دوای کوالێتێکی بەرز دەگەڕێی، بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاکتۆر بەس ئەو زانیاری بەڕێزت دقیقن کە لە سەرای ساڵی داهاتوو چووکانێکیان باسییان لە مانگی نۆ دەکرد کە لە مانگی نۆوە دەستکاری سیستەمی پاشکەوت بکرێت. ئەو پێشبینی بەڕێز لە چیەوە سەرچاوی بتۆکە ساڵیایندە دەستکاری دەکرێت. شەشی مانگە کاتە یەکەم، شەشی نۆ کاتە یەکەم ڕۆژی دوای جەش. ئەگەر شەشی نۆ حکوومەتی هێرێم بە سیستەمی تازە موچەی دابش کرد یەخۆ دەستی خۆش. بەڵام نە خەزێنەکان، نە وەزارەتی دارایی، نە فەرمانبەر، نە بانقەکان، نە هیچ شوێنێک خۆتی بەس بەیانی دەوامێت دوو بەیانی شەشی مانگیش کاتە یەکەم ڕۆژی دوای جەژن. بەڵام هیچ شتێکە بەلاوە سیر نەبێت لەم هەرێمەیە زۆربەی جارەکان
لەبەر هەڵبژارن و دەنگدان زۆر شت چاکە بێتەوە بەکون فەیەکوونێ ینی مەسەر شەیە کە لەبەر ریفراندۆم لە ریفراندۆم موچەیەک بە چاکرایی بەڵام ئەم جارە ژێڵێمەوە هەرگیز موچەکەی 2013 نابێت نایبینینەوە نایبینینەوە ریفراندۆمی تر هەفتا ریفراندۆم ممکنە ڕۆژێک بێوەکو قەتارمان لێ بێن نەک ئەوەی 2013 سێ ئەوەی 2013 وەرگیت بەڵام بۆم دۆخەیستە بەم سیستەمەیستە شتیوار ڕوونادات و جاری بەڵێ بەس بۆ پاشەکەوتەکە کەوتت 7 میلیارد دلارە بڵێ ئەی ئەو چاومان پێی دەکەوێت ئەوەش وڵاهی ئێستا خۆ پیا و یاخود کەسی هاوسەنگەوەیە بەشتی باش بڵێ باش بەخرا بڵێ خراپ شتێکی زۆر باشی کرۆ حکوومەتی هێرێم ئێستا هەموو فەرمانبەرێکی خۆیان ناسێتەوە جاران یەک فەرمانبەری خۆی ناناسی تۆ بووتە من فەرمانبەری تۆم حکومە زەویەکەم بەرێ ئەبواە لە حەڤە شوێن ئەستۆپاکی و بهێنایە کە زەوی بەناوە نییە لە حەڤە شوێن یاخر کە تۆ لە حەڤە شوێن ئەستۆپاکی بێنی کە زەوی بەناوە نییە کەواتە حکومە تۆ منە نەناسی ئەی من ئەڵم فەرمانبەری تۆم ئێستا ئەم سیستەمی بایۆمەتری ئەوە بۆ حەلەکە ممکنە هەندێک گەندەڵی باش ئاشکرا بکە و نەیهێڵێ ئەوەی دوو موچێ و ئەوەی کە وی لە ئاخری بندیوار ئاشکراکە بندیواریش بە شێوێ لە شێوەکان ئاشکراکە بەس خۆ تو باش نییە هەریستا هەمووی هەڕێژی هەمووی بڵێ بۆەوەی بندیوارەکە فرای خۆی نەکەویستە تێگەی لەمەگەنە ئاشکرایەکە نمونەشێتوانم بۆ باسکەم چۆن ئاشکرایەکە وەلحاصڵ یەکێکی تر لە ئیشەکانیان بایۆمەتری ئەمەیە چکە تۆ هینی پەنجە وەرگیراوە هیچ چاو وەرگیراوە معلوماتی کاملە لە وەرگیراوە هەموو فەرمانبەرێک لە حکوومەتی هەرێم لە داهاتووە حسابێکی بانقیە بێ پێشم وایە هەروایە فەرمانبەران گویان لێم بێ چکە و کاتە کاچیت بایۆمەتری دەکرد پیانەوە لە نزیکترین بانق بیکە نزیکترین بانق معنایەوەیە لە کوێ چووی ئیشەکە و کردووە لەوێش حسابە بۆکەنەوە حسابێکی بانقیت بۆکەنەوە ئەو حسابە بانقیە بەڕقم بە ژمارە بە پارە نا بە جوێنیوانە پارە بەرەم بیخەنە سەر حسابەکە شتیوان نییە ژمارەیەکە ئینێرن بۆ حسابەکە دەڵێن حسابەکەی تۆ بۆ نمونە تۆی فەرمانبەر 6 ملیۆن دینار پاشەکەوتە تێ هەر ئەوەیە دوای ئەوە بە قۆناغ هەمووشی بەیەکەوە نا چکە حکوومەتی هێرەم ئیساڵێن ناتوانم ئەوەی کە فەرمانبەر پارەی کارەبا و ئاو و سلفەی زەواج و عقار و زراعی و سناعی و ئەمانەی لایە بچێت بەو پاشەکەوتە بیدا بەڵام لە داهاتووە بەرنامەی بۆ داهانێن بەو پاشەکەوتەی کە هەتە ئەچیت پارەی ئاوی لێدەی پارەی کارەبای لێدەی ئەگەر سلفەی عقارە لایە سلفەی عقاری لێدەی سلفەی زەواجت لابێ لێ ئەدەی سلفەی زراعی ئەتوانی لێ بدەی وی لە آخری پێشبین یەکەم لە مانگەکانی یەکەمی ساڵی داهاتووە دەست پێ بکەن چکە بایۆمەتری تەواو بوو هەرماوەتەوە لەگەڵ ئەو بانقانەیە کە ناوەکانی لێ تەسجیل کراوە ئەوانە بکرێت ئاخر یەکشتمان بیر نەچێ کە فەرمانبەر 7 ملیارد دلار پاشەکەوتی لای حکوومەتەیە حکوومەتی 3 بۆ 4 ملیارد دلار قەرزی لای خەڵکێ یعنی حکوومەت لەوەیە شانی سووکە بێ منی فەرمانبەر 10 ملیۆن پاشەکەوتم لای حکوومەتە بەڵام حکوومەتیش 10 ملیۆن عقاری لامە ئەو کاتا توانی بەو حسابی بانکیە بەبێ ئەوەی پارە پێویست بکە بدرێ و نەدرێ تەصفیە حسابەکە تەکرێت تۆ 10 ملیۆنە لامە منیش 10 ملیۆنم لاتە کوردەواری لە پاک و پیسا بەڵام ئەو زەمانەتە هەیە کەمە بدرێتەوە زەمانەتێک ماڵە واجبە ئەرکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بیداتەوە بەڵام زەمانەت چییە بەمەسەر زەمانەتەکە چی بیداتەوە کاوتۆر زەمانەتەکە ئەو حسابی بانقیە کە بۆ تەکاتەوە لەناو بانقەکانە بۆی ئەو پارانە بدەیت بەڵام تا ئێستاش نەکراوەتەوە تا ئێستا نەکراوەتەوە نەخ باش زۆر باش ئەگەر بینە سەر مەسەلەوەی کە بەڕێز وتت ئێستا داهاتی ناوخۆ و نەوت 800 ملیۆن دلارە یعنی ئێستا 350 ملیۆن دلار زیاترە لە موچ تۆ 50 واز لێ بێنە ماگانە چکە حکوومەت 10 ملیارەدا بە سەدەکان 10 ملیارەدا بۆ پرۆژانەی کە تەواو نەبووە 10 ملیار بە خەرجیوانە بەڵام بە هەموو پێوەرێک بەم شێوەیە بڕوا مانگی حکوومەت 300 ملیۆن دلاری زیاترە لە خەرجی معاش لە معاش بۆیە کاتێتی وەختێتی بە هەموو پێوەرێک موچە و دۆخی ژیانی
ئەم خەڵکە چاک بەڵێ ئەنی ئێستا بە بۆ چوونیەوە ئەو ناوێت بیکە دەناتوانێت لە ئێستاوە بیکات دەتوانێت لە 6 نۆی 2007 بیکە بەڵام نایکات بەڵام نایکات وەکووتم بە قەرزی لای بە قەرزەکان باتەوە بە بڕیاری سیاسی بدرێ ئایا بۆ ئەوەی خەڵک تەشجیعکەی لە ڕێفراندۆما دەنگی بەڵێ بدات ئەمە ئیستا بکەین باشە یان لە یەکێکی 2010 زۆربووی بۆ چوونەکانە سەرەوە کۆکن کە حکوومەت لە یەکێکی 2010 ماکات بەڵێ زۆر باش ئەی سەبارەت بە بەڵێنەکانی بەرپرسان کە هەر لە سەرەتاوە کە بۆ نمونە لە مانگی 2016 لە 32 بڕیاری پاشکەوتیان خستە بواری جێبەجێکردنەوە باسان کە ئێمە مانگانە و پێراتچوونەوە دەکرد بۆ کاری چێک کە پابەندی بەڵێنەکانیان نەبوون تاکو ئێستا پێراتچوونەوەیان نەکرد بەداخەوە دەیان وعدیداوم حکوومەتەوە نەیبردۆتە سەر ئەوەش وەکو یەکێک لەو عادەکانی تریان ئەگەر نا من نەسی بڕیارەکەم لایە کە دەڵێت بەهۆی قەیرانی دارایی و کەمی داهاتەوە پاشەکەوتی موچەی زۆرە ملەیە دەکەین مانگ بە مانگ گەر داهاتی نەوە زیادی کرد نرخی نەوت بەرز بووە چاکسازی لەم پاشەکەوتاکەین نەیان کرد نەک هەر نەیان کرد کارێکی ئاسان نیێتەوە هەموو مانگێت چاکیکی ملیۆنێک کەس مخصصات لە سەتا ئەوەوەی لە ئاخری و لە هەرو کاتە بەندە ملاحەزەیەوەمدا کە ئاسان نییە هەموو مانگێک بەڵام ئاساییە 6 مانگ جارێ زۆر لەوە ئاسایی ترەوەیە دوای ساڵێک نرخینەوت ئەگەر بەرز بۆ بتوانانی چاکێکی ئێستاشەوە ساڵی دووەم تا خەریکە تەواوەکەین هیوادارم لە ساڵی 2010 دەست پێ بکەن ئەم دۆخە چاکسەر بەڵام بەسکاوتۆر ئەو پێ پێشبینەکانی بەڕێز دەوەندەی کە بەراچونشت کردوێ سەموچەکە سیستەمە نوێیەکەوەی کە بەڕێزت پێشبین دەکەی لە ساڵی ئایندە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ نمونە ئەگەر کەسێک فەرمانبەرێک 80,000 بێ بۆ نمونە پێچ چەندی پێ بدرێت کە پێشتر ئەدانی زۆر جیاوازن بە ئەوش پرسیارێکی بەجێ با بۆ باسکەم فەرمانبەرێک لە وەزارەتی ناوخۆ موچەی ئیسمەکەی ئەوەندە کەمە بە پێم سیستەمە ئەگەر عیلاجێکی تایبەتی بۆ نەدۆزیتەوە زۆر زۆر زەرەرەکا وەک لەوەی کە ئێستا هەیەی لەوەی ئێستاش زەرەر لەوەی ئێستاش زەرەرێتی ئەزانی بۆ چکە بۆ زوربەی زۆری وانی هێزەکانی ناوخۆ بە زمانی خۆمان ئەڵێن پۆلیسێک 65 لە 100 ملیۆن و نیوە وەرەگری 65 لە 100 ملیۆن و نیوەک نزیکە بێتەوە لە 900 لە 800 لە 1000 لە ملیۆنێ دینار ئەو کاتە بۆ سیستەمە تازەیە مخصات موچەی بنەڕەتی زۆر زۆر کەمە بۆیە بێت تۆ لە چیا بۆی تاویزکەیتەوە بێت لەو مخصصاتی خۆتوورە بۆی جاکەیت ناکرێ مخصصاتی خۆتوورە هی پۆلیسێکی ناوخۆ لەگەڵ ئاسایشێک لەگەڵ پێشمەرگەیەک وەکێک بێ چونکە معاشە ئیسمەکانیان جیازی زۆر زۆر گەورەی هەیە ئاسایشێک موچەی ئیسمەکەی زۆرە پۆلیسێک موچەی ئیسمەکەی کەمە تۆ بێ بە مخصصاتی خۆتوورە بۆیان چاک لە مەدەنیە فەرمانبەرێکی پلەدا موچەی ئیسمەکەی زۆر زۆر کەمە فەرمانبەرێکی پلەدە ناگاتە 350 بۆ 400,000 دینار ناگاتە 350 باشە تۆ ئەگەر بە شێوەیە لە شێوەکان عیلاجێکتری بۆ نەدۆزیتەوە لە هیچ خراپترە بێ لەبەرەوە بێ زۆر زۆر وەک ناوەکەی خۆت حەکیمانە زۆر حەکیمانە بڕیاری لێ بنکە چۆن سیستەمێکی وادا بڕێژن کە زوربەی چین و تۆژەکان زەرەر نەکە و بە شێوەیەک بێت جیاوازەیەکی زۆر گەورە نەبێ قەت جارێکی تر هینیەوە نەبێ وەزیرێک 8 ملیۆن و پەرلەمانتارێ 8 ملیۆن و سەرۆکی هەرێمێ 20 ملیۆن و نازانم چووە ئەگەر بتوێ عادلانە بێ ئەگەر بتەوێ ئەم سیستەمی موچەیە کە دایانیت تعبیر لەوە بکا کە تۆ ئەم سیستەمە لە دوای قەیرانێک دانراوە لە ناو قەیرانێکە دانراوە ئەبێ زۆر بەوردی مامەڵی لەگەڵا بکەیت کە بە شێوەیەک بێت جیاوازی چینایەتی زەق نەکاتەوە جیاوازی موچە زۆر نەبێ ئەو سیستەمەی پێشوو بەڕێوبەری گشتی بۆ سەرەوە هەموو ئیمتیازێکی هەبوو بەڵام مۆزەفێکی یاسایی هیچ ئیمتیازێک بەس کاکتۆر ئەم سیستەمە نوێیە پێویستی بە یاسانیە لە غیابی بۆ نمونە پەرلەمان دەتوانرێت ئەم سیستەمە جێبەجێ بکریا خودت ئەو پرۆژانش کە پێشتر ئێوە بەڕێستان مەسەن سەرۆکی لیژنی دارایی بوون هیچ ڕەچاوی پرۆژانەیەوە کراوە لەم سیستەمە نوێیە قوربان پشتیوان بەخوا
ئێمە هەر ڕۆژێ پەرلەمان کارا بۆ ئێمە پەرلەمانتار بووین کاری یەکەممان ئەوە دەبێ بە وردی ئیش لەسەرەوە بکەین ئەم سیستەمی پاشەکەوتە نەهێڵین سیستەمێکی عادلانەتر و باشتر بۆ ژێوی ژیانی فەرمانبەران ئەنجام بین بەڵام حکوومەتی هەرێم هەرگیز بیری لە یاسا و ڕێسان نەکردوێتەوە بیریان لێ بکرداتەوە پەرلەمانیان دانائەخست کە پاشەکەوتیان بڕیاردا نایاسایی بوو نائاسایی بوو ئێستا عێراق هەموو ساڵێک ئەڵێ لە سەتا ئەو نەیموچەی فەرمانبەرەکانە بڕم بۆ ئەوەی خەرجی شەڕم پێ دابین بکرێ ئەو هەموو پەرلەمانتارە کورد و عەرەب و شیعە و سوننە یەک کەسی اعترازی دەرنەبڕی هەمووی دەستیان بۆ بەرز کردەوە چکە حاڵەتی شەڕە حکوومەتی هێرێم ئەم جارەش دڵنیا دەکەمەوە زۆر پەشیمانە لەم سیستەمی پاشەکەوتەی کە کردوێتی بۆیە بیر لەوە کاتەوە بە خێرایی چاکی کرد ئەنێ بۆی فەرمانبەران دڵنیا بن لەوەی بەزووترین کات چاکەکرێ لەگەر لە بەرخاتری ئەوانیش نەبێت لە بەرخاتری ئەوەیە کە هەموو مانگێ 250 میلیۆن دلار قەرز نەچێتە سەر شانی حکوومەت هێرێم گوێی بە یاسا و ڕێسان نەداوە بە هیچ شێوەیەک ئەگەر ناتوانێت حکوومەتی هێرێم موچەی فەرمانبەر دەستکاری بکە بەڵێ ینی پێ ئەگەر بەرپرسانی حکوومەت دۆخی ئێستای خەڵکیان بخوێن بەوە کە خەڵک بێدەنگە هەر لەسەر تاوە دەیانگو موچەکەمان بۆ کردن بەم ڕوبع موچەی و تا نەئاخر خۆ ئەوە هەر زۆر قورسە ئەوە تۆ سێک بە باوەڕ ناکەم هەمان ئەم ئەنجامەی ئیستی هەبواە بیگوت باە نیوەی موچادەم بە خەڵکو و پاشەکەوتی ناکەم هەمانێنی نابوو خەڵک لێ قوبوڵ نەدەکرد بەڵام نمونونیەکت بۆ بێنمەوە لە زۆر وڵاتی دنیادا ئەڵێ لە ئەوروپا 2000 یۆرۆ موچە وەرەگرە موچەی حەقیقەکەم 2000 یۆرۆیە بەڵام ئەوی بەڕاستەقینە ئەگاتە دەستم 1200 چکە 100 یۆرۆیە ڕوا بۆ ئاو کارەبا و زەڕی بۆ وی لە ئاخری وی لە ئاخری حکومە دەیتوانی یەکێکی تر لە پلانەکان جێبەجێکەوە پاشەکەوتە جێبەجێ نەکا بەم شێوەیە بێ باشە تۆ پلانێکی تۆکمە دابنایە بۆ زیادکردنی داهاتەکانە بۆ چاکردنی سیستەمی باجەکە و پارەی ئاو کارەبا و تەلەفۆن وی لە ئاخری هیچ چاکە بکردایە داهاتە زۆر کردایە لەو لاشەوە ئەوەندە و کاتمان کەمەوەگە بە کوتی وەڵام پیسەرەکانی توانێت سوپاس دەکەین سەبار بەوەی کە بەڕێز و پێشبینی کرد لە ساڵی ئایندە دەستکاری ئەم سیستەمە بکرێ نیم بەمانای ئەوەیە کە قەیرانی دارایی لە کوردستان کۆتایی پێدێت ناڵم کۆتایی پێدێ ئەمەی من پێشبینی یەکەم ئەمەیە بە نزیکەی 15% یان 20% موچە لەمەی کە ئێستا وەریەگرن زیاتر وەرەگرن ئەویش هەر هەمووی نا هەیە لەوانەیە بۆ تۆ هەیە هیچ لێ نەبڕیەوە بەڵێ بەس کاکتۆر پێش ئەو کاتە چاکێکی بووی ئەمەی کە سیستەمە تازەی کە پیادەیەکەن ئەوەی من پێشبینی لێ یەکەم سەقفی عەلای بگاتە ئەوەی ئێستا چەند وەرەگری 20% بخەرە سەر هیچ تر سەداسی و بەڵام تۆ گوێ بگرە خۆ کێشەی قەیرانی دارایی بەس تەنها فەرمانبەری موچەخۆری حکوومەت نییە بەدەیان هەزار فەرمانبەری کەرتی تایبەت دەرکراوە لەیش تو خواب بکەم حکوومەتی هێرێم لەگەڵ ئەوەشە بیر لە کەرتەکانی تری ئابووری بیر لە چین و توێژەکانی تریش بکاتەوە پرۆژەکان بکەونەوە سەر ئیش وە بەرهێنان گەشە بکاتەوە پرۆژەی تازە دروست بکرێ خەڵکی تر ئەنجا و هەڵەی حکوومەت کردی ئەمە بوو حکوومەت وای زانی لەم قەیرانەیە ئەگەر بەس فەرمانبەری کەرتی گشتی ئیدارە باو لێ ڕازی بیتەوە سەرکەوتووە بێن نەیزانی 200,000 کەس لەم 2 ساڵەیە لە ئیش دەرکراوە هەموو خێزانێکیش تۆ فەرمانبەرە کەرتە حکوومیەکە نیوەی لێ بڕیوە فەرمانبەرێکی لە کەرتی تایبەتیش ئەویش بێ مەعاشە ئەمەی نیوە و لێ بڕیوە وەکو وایە 3 ڕوبع لێ بڕی بێت چکە بێ بەشێک با بەوەی کە لە ئیشەکەی دەرکراوە بۆیە ئەگەر حکوومەتێک لە سەرەوە سەیری ئابووری هەرێمەکەی نەکرد پلانەکانی تۆکمە نەبوون زوو قەیران لێ ڕوەدا زوو پێوەی دیارە بێت بۆیە تەنها فەرمانبەری کەرتی گشتی نییە یەک خاڵێتە گرنگە بۆ باز زۆر خەڵکە پرسیاڵە باشە قەیرانە ڕۆژی 4 تیارە گەشتیار لە سلێمانیەوە ڕۆ بۆ لوبناان و بۆ ئەنتاڵیا ئەمانە پاریان لەچوو ئەچیتە بازار جممەی دێ یەکێک لە سەبەبەکان تووسەی کە دوو جۆر فەرمانبەرەیە فەرمانبەری کەرتی حکومی فەرمانبەری کەرتی تایبەت من ناڵم کەرتی تایبەتیش وەکو حکوومەتی لێ بکەم بەڵام
یەکێک لە هۆکارەکان کە نرخی شمەک لە بازارێک کوردستانە وەکو پێویست دانەبەزیوە چینێک نیوەی موچەکەی کردوە بە نیوە چینێکی تر وە خۆیەتی ئەم چینەی وە خۆیەتی خواستی لەسەر شمەک وە خۆیەتی بۆیە نرخی شمەک وەکو پێویست چی لێنایە دانابەزی کێ باجە گەورەکەدا فەرمانبەری کەرتی حکومی موچەکەی کردوە بە نیوە بەڵام نرخی شمەک وە خۆیەتی لە بازار دووجار ئەو کاتە دۆخی و خراپترە بێ پێم وایە پلانێکی سیستەمێکی باش پیادە بکرێت بۆ فەرمانبەری کەرتی تایبەتیش بۆ ئەوەی عادلانەتر بێ لە ڕووی دابشکردنی داهات و سامان زۆر باشە زۆر باش کاکتور سەبارەت بە مەسلەی تر مەسلەی نەوتەویژەوەی کە خۆتە ناگەدەنی زیاتر لە 9 مانگە وەزارەتی سامانە سروشتەکان ڕاپۆرت بڵاو ناکاتەوە ئەستەنستان چیە لەسەرەوە کارەکەی چیە بۆ منە خەڵک ناگەی لە داهاتی نەوتە نەدەزانێت نەوت چەنەڕۆ بە چەند دەفرۆشرێت وڵاهی لە بابی نوکتەوە برادێکمان هەیە لە لیژنەی سامانە سروشتەکان جێگری لیژنەیە لەو ڕۆژانەیە تەسریحی داواڵێ بۆیە راپۆرت بڵاو ناکرێتەوە خەتای کۆمپانیای دیلۆیتە تەبعانەوە جێی گاڵتەیە قسێ بەڕاستی نوکتە هەر نوکتێ کۆمپانیای دیلۆیت ئیشی ئەو لە جیهانە ئەوەیە کە وردبینی بۆ داهات و خەرجی نەوت بکە بۆ ئەو وڵاتی کە بانگشت کراوە تۆ بێ بیخیتە سەر کۆمپانیای دیلۆیت بڵێ خەتای ئەوە چییە؟ من حکوومەتم گرێبەستم لەگەڵ تۆ ئیمزا کردو ئەو ئیشم بۆ بکە بەرامبەر بۆ ئەوەندە ملیۆن دلار دەیەمێ چیت پێ ئەڵەمە بە بیکەی یعنی چی تۆ بڵێ کۆمپانیای دیلۆیت نایاڵێ راپۆرتەکان ئێمە ئەو کاتە کە ئەو راپۆرتە بڵاو کردەوە یەکسەر ئەمان هێنا شیکارمان بۆ کرد بە حاسیبە حساباتمان بۆ کرد ئەوان راپۆرتەش ناقص بوو یعنی هەموو شتێکی تیان نەبوو ئەوەندەمان فرۆشتووە یاخود ئەوەندەمان بەرهەم بووە ئەوەندەمان بردووەتە تورکیا ئەوەندەمان لێ فرۆشتووە ئەوەندەمان داوەتەوە بە قرسە دوای بەمان دەرەکە و بەرمیلێکی بە چەند فرۆشتوە ئێستا ئەوەش نەماوە بەشەواتە چاوەڕێمانەکەی لای چییە و کارەکەی کە بڵاو ناکرێت ناشەفافیەتەوە هیچی تر گەندەڵی و ناشەفافیەت ئەزانی یەک هۆکاری تر ئەبینم هەستەکەن ئەوانەی کە بڵاویان کردوێتەوە ڕۆژێک دێ خۆدنی هەروان نابێت ڕۆژێک دێت حساب و کتابیان لەگەڵ ئاکری ئەو کاتە ناتوان درۆی گەورە بکەن ئەگەر ئەمەش ڕاست نەبێ بەس ماڵە لەسەریان درۆی گەوریان بۆ خەڵک کردووە لە درۆی گەورە لەو ژمارانەیە هەیە بێت ڕۆژێک دێ ئەبێ ژمارە ڕاستەقینەکان پیشان بدەن دەبێت لە سەریشی دادگایە بکرێن وەڵا من حاکم نیم من ناوچوونیەوە ئەگەر هەر کەسێک هەڵەی کرد درۆی کرد دزی کرد پێویستە من حەکەمە بکرێت بەس دروی زۆریان کردو ئەوەندەی کێوە ئاگادارن لەبارەی بەتابەتی مەسلەی نەوت و داتای نەوت بەرپرسانی وەزارەتی سامانە سروشتەکان لە دنیاە هەر موئەسەسەیەک ئەگەر چاودێری بەسەرەوە نەبوو هەر محاسیبێک ئەگەر مدەقیقێکی نەبوو درۆکە هەر سیستەمی دارایی لە جیهانە وایە سیستە ئێستا هیچ دارێک بزانە دایرە هەیە لە دنیاە مدەقیقی نەبێ شتیوان نییە هیچ وەزارەتێک دەتۆ بە بپاس هیچ وەزارەتێک لە وەحدەی حسابیە ڕوو نادا مدەقیقی نەبێ بۆ هەر تەبیعەتی مرۆڤ وایە کە من کەسێک نەبوو حسابم لەگەڵا بکە ئەو پارەی کە هەمە بۆ شێوەیە تەعاملی لەگەڵاکەم کە لە بەشەوەندی خۆم بێت ئەمەیە وام لێ ئەکا بە هەرچی ژمارەی بە هەرچی ژمارەی وەزارەتی سامانە سروشتەکان بڵێم درۆیە هەمووی درۆیە ئێستا خۆ من ئەتوانم بڵێم بە تخوا ئەوەی کە مردووی بووە بن لە سلێمانی چی پێوترێ تۆبی عەدلی بەڵێ تۆ پزیشکی دادوەری ناتوانم بە تۆبی عەدلی بڵێم ئەو ژمارانەی کە تۆ بڵاو کردوتۆ لەسەر ژمارەی مردووان درۆیە بۆ ئەوت مرۆڤێکە و قەبری بۆ کراوە ئەوە هینەکەیەتیوان ناتوانم بە ژمارەی لە دایک بوانی پارێزگای سلێمانی و دایرەی سەحا بڵێم درۆیە بۆ ئەوە مرۆڤەکە حەی و یورزەق بڕۆبی بەڵام بە حساب نە محاسب لە دنیاە محاسب ئەبێ مدەقیقی هەبێ سامانە سروشتەکان مدەقیقی نییە مادەم مدەقیقی نییە هەرچی ژمارە هەیە درۆیە هەمووی درۆیە نزیک نییە لە ڕاستی هەمووی درۆیە کاتێک ڕاستە ئەگەر تەدقیق کرا و بە قەڵەمێکی سوور ئیمزای لەسەر کرا وتی ئەم ژمارانە ڕاستن ئەو کاتەمش ئەنی بەلای تۆ وەزارەتێکی تاریک و ناشەفافەم وەزارەتە 100% زۆر تاریکە بە بچوونیە تابڵێ باش زۆر باشە دوا پرسیارم سەبارەت بە ڕیفراندۆم هەندێک دەڵێن مەسەرەن زۆر بە کورتی سوپاس دەکەن کاتمەوە دۆخی ئابووری هەرێم ئەگەر ڕیفراندۆم بکەین باشتر دەبێت بۆ چوونی ئێوە چیە لەسەرم پرسا ڕیفراندۆم ئابووری دوولایەنە
ئەگەر خوا کردی و بوو بە خێر و بەرەکەت و دەوڵەتانی دراوسێت یعنی نیەتی دڵیان خراپ نەبوو بەرامبەرمان بەرهەمەکەی باشە بێ ئەگەر ئەوەی ئێمە تێگەشتوین قەت تورک کوردی خۆش نایە قەت فارس کوردی خۆش نایە قەت عەرەب کوردی خۆش ناوێ ئەتوانن بەرهەمی ئەم ڕێفراندۆمە جەهەنەمێکمان بۆ دروستکەن زۆر لە ئێستا خراپتر بژین بۆ ئەم حکوومەتە ئێستاڵێ بەرمیلێ نەوت ئەدەم بە $10 یان $15 کەمتر لە بازاڕی جیهان دەوڵەتمان هەبوو بەرمیلی هەموو بەرمیلێ نەوتێکمان $10 زیاترەکە بەڵام ئێستا کامارەسی زۆر بە کورتی ڕوو لە جەهەنەمەکە یان خۆشگوزەرانێکی ناتوانم پێشبینی بڵێم کامیانە بەڵام هیوادارم بەرەو بەهەشتەکە بێت ئەگەر جەهەنەمەکە ئەگەر کاردانەوەی وڵاتان لەبەر چاو بگریت ئەگەر دەوڵەتەکانی دراوسێمان جەهەنەمیان بۆ دروستکردین لە جەهەنەماژی ئەگەر ڕێگەیان پێداین وەکو جاران و ببین بە دەوڵەت ئەو کاتە زۆر بەهشتێکە بێ بۆ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەزەت سابیر سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری لە پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵم سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا